یەکەم قسە و سەرگوزشتە کە لۆ بەڕێستان برین ڕووداوێکە لەگەر یەکێک لە سەحابی و هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام کە بەڕاستی سەحابەیەک بووە جێگای ڕێز و تەقدیرە. ئەو سەحابە بەڕێزە لە عەشیرەتی دەوس بووە، ناوی کونیەی ئەبوو هوڕەیرە بووە. ئەو پیاوە بەڕێزە ناوی اختلاف و جیاوازیەکی زۆری لەسەرە ئیبن عەبدیلبر دەفەرمێ، سی وتە و قسەی زانایان هەیە لەسەر ناوی جیاوازن ئایا ناوی چ بووە، بەڵام ڕای ڕاجح و پەسەند یان عەبدوڵڵاه یان عەبدوڕەحمانی کوڕی سەخر بووە. ئەو جار ئەو سەحابیە بەڕێزە شیعەکان زۆر ڕچیان لێ دەبێتەوە، قسەی ناشرین و نابەجێی پێ دەڵێن لەبەر چەند هۆیەکی. یەکەمیان لەبەر ئەوەی حەدیثی صەحیح پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام زۆر گێڕایتەوە، واتە یەکەم سەحابی بووە لە ڕووی زۆرینەی گێڕانەوەی حەدیثەکانی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام لە هەر هەموو سەحابیەکان حەدیثی زیاتر گێڕایتەوە. دووەم لەبەرەوەی ڕچیان لێ دەبێتەوە چونکە لە سەردەمی معاویەی کوڕی ئەبوو سوفیان ڕەزا و ڕەحمەتی خوای لە هەمویان بێ، ئەو پیاوە بەڕێزە بووە والی مەککەی. معاویە کاتێک کەوا لە شام ئەمر و فەرمانی دەجێڕا و بووە فەرمانڕەوای مسلمانان، ئەوەش بە فەرمانی معاویەی لە مەککەی بووە والی، دەڵێن داردەستی معاویەی بووە و ئەوانیش ڕچیان لە معاویەی دەبێتەوە. بەڵام ئەو درۆ و دەلەسانەی بەسەر ئەبوو هوڕەیرەی هەربەستراوە هەر هەمووی درۆیە. ئەبوو هوڕەیرە پیاوێکی پاچی تەواوی سەحابی پێغەمبەری بوو عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوی قسەی پێبرێ کەواتە لە ئیمان و لە بڕوای کەم دەبێتەوە و دروست نییە قسە پێگوتنی. ئەو پیاوە بەڕێزە مجاهید لۆمان دەجێرتەوە کە تابعیە، دەفەرمێ أن أبا هريرة رضي الله عنه كان يقول الله الذي لا إله إلا هو إن كنت لا أعتمد بكبدي على الأرض من الجوع. دەفەرمێ سوێند بەخوا، سوێندی خوارد ئەبوو هوڕەیرە هەتا خەڵکەکە چاک جێی لێ ڕابگری. دەفەرمێ سوێند بەخوا بەو خودایی کەوا هیچ خوایەکی حەق و ڕەوانیە جگە لەو. من جار وەبوو زیکی خۆم بە عەردی وەدەنا لە برسان، واتە لە زەزک درێژ دەبوو موسکم بە عەردی وەدەنووساند، ئەوەندەم برسی دەبوو نان نەبوو بیخۆم. دەفەرمێ وئین كنت لأشد الحجر على بطني من الجوع. جاریش وا هەبوو بەردم دەینا لە سکی خۆمم دەبەستا لە برسان. دەزانم کو بەردیان لە سکیان دەبەستا، نازانم ئێوە دێتە بەرچاوتانیان نا. زانایان دەفەرمۆن بەردی تەنک هەبوو، هەیە ئێمەش کاتی خۆی کابانەکان و ئافرەتان بەردی تەنچیپانیان دەینا لۆسەر یاپراغ و دۆرمە و ئەو بابەتە شتانە بەکاریان دەینا. ئەو بەردە تەنکانە و ئەگەر پام بە دەیانهینا لە زمانی کۆن کە زۆر برسیان دەبوو، بە قایشێک شتێکی لەسەر ناوکو زیجی خۆیان دەبەست، لەوەی چکە زیجیان دەچۆوە ژۆرێ لە برسان، لەوەی پشتێندی لەسەر ببەسترێ و پێوە دیار نەبێ و تۆزێک خۆ ڕابگرن. دەفەرمێ سوێند بەخوای من جاریش وەبوو لە برسان بردم لەسەر سکی خۆم دەبەستا. ولقد قعدت يوما على طريقهم الذي يخرجون منه. ڕۆژێکی دەڵێ دانیشت بووم لەسەر ڕێگای سەحابیەکان کە دەردەچوون لە ماڵی خوای و لە مزگەوتی هەر کەس بەرەو ماری خۆیان دەچوونەوە، لەوێ دانیشت بووم لە برسان. دەستم لە چۆکم وەرهینا بوو فمر أبو بكر فسألته عن آية من كتاب الله. دەفەرمێ ئیمامی ئەبوو بەکر هاتە دەرێ و بەوێدا ڕۆیی، دەڵێ منیش چوون پرسیاری دەربارەی ئاەتێکی قورئانیم لێ کرد، ما سألته إلا ليشبعني. دەرێ سوێند بەخوای بەس لە بەروەی ئەو پرسیارم لێ کرد تا لەگەر خۆم بباتەوە تێرم بکاو جەمەنانەکم بداتێ. دەفەرمێ ئەگەر نا هەندیوی ئاەتەکەم دەزانی ماناواتای چییە. دەرێ فەمەڕ وەلەم یەفعەل. بەڵام ئیمامی ئەبوو بەکر ڕۆیشت ئاەتەکەی پرسیارەکەی وڵام دامەوە و لەگەر خۆی نەبردمەوە و جەمەنانەکەی نەدامێ. ثم مر بي عمر فسألته عن آية من كتاب الله. لپاشان ئیمامی عومەری کوڕی خەتاب هات ڕۆیشت، لەویشم پرسی، گوتم یا عومەر ئەو ئاەتە مانای چییە؟ دەڵێ ئەویشم ما سألته إلا ليشبعني. هەر لۆ هەندێم لێ پرسیە تا بمبا لەگەر خۆی جەمەنانێکم بداتێ و تێرم بکە. دەرێ فەمەڕ فەلەم یەفعەل. ئەویش هیچ لەگەڕی وانە کردم و ڕۆیشت. دەرێ لە پاشان ثم مر بي أبو القاسم
محمد عليه الصلاة والسلام لپاشان دڵێ پێغەمبەری خوای باوکی قاسم بەلام داهات محمد عليه الصلاة والسلام فتبسم حين رآني پێغەمبەر عليه الصلاة والسلام گرژیەوە و زەردەخەنەیەکی هاتێ ئەو کاتەی منی بینی وعرف ما في نفسي زانی ئەمن چم لە دڵدا هەیە زانی لە برسان وا دەکەم پێغەمبەر وەکوانی تر نەبوو عليه الصلاة والسلام زانی کەوا من لە برسان وا لێرکانە دەستم لە چۆکم وەرهینایە و دانیشتیمە دەڵێ پێم گرژیەوە و پێکەنی پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمووی الحق فەرمووی ئەی ئەبوو هورەیرە وەرە بەدووم داوەرە لەگەڵم وەرە ومەضى پێغەمبەر ڕۆی عليه الصلاة والسلام فتبعته دەڵێ منیش بەدوای داچووم فدخل فاستأذن پێغەمبەر عليه الصلاة والسلام چۆ ماڵی خۆی ئەمیش مۆڵەتم خواست گوتم یا رسول الله عليه الصلاة والسلام لە دوای تو بێمە ژوور و ماڵتان فەرمووی بەڵێ فەرموو فأذن لي فدخل فوجد لبنا في قدح فقال دەڵێ دیتی کە چۆ ناو ماڵی خۆی پێغەمبەر عليه الصلاة والسلام مۆڵەتی منیشیدا چوومە ژۆرێ لە جامیل کۆکەیەکی هەندێک شیری تێدا بوو فەرمووی من ئەینە هذا اللبن فەرمووی یەک لە خێزانەکانی کە ماڵی وی بوو فەرمووی ئەو شیرەتان لە چێ بوو لە چێوە لۆتان هاتیە قالوا ئەهداه لەکە فلان ئەو فلانە پێیان گوت فلانە کەس لە سحابی پیاوان یان لە ئافرەتی سحابیە بە تۆی بەخشیە و کردیتە دیاری بۆ تۆی هێناوە ئەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەڵێ قال أبا هر قلت لبيك يا رسول الله عليه الصلاة والسلام فەرمووی ئەی باوکی هێر دەڵێ منیش گوتم بەفیدات بم پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە خزمەتت دام دەڵێ فەرمووی الحق إلى أهل الصفة فادعوهم لي فەرمووی بڕۆ بدواي صحابي كاني أهل صفة كلام زقوتينا أهل صفة وانبون حفتاتا اشتا صحابيه چی دەبوون بێماڵ و حاڵ بوون کە هیزرەتیان کردبوو لە مەکەی لۆ مەدینەی ماڵیان نەبوو حاڵیان نەبوو ئەگەر بەرماوەی مسلمانەکان لە ماڵێ ماباوە لۆیان بردبان بیان خواردبا یان کەسێک لەگەر خۆی دەبردنەوە ماڵێ و جەمە خواردنێکی پێبدابان فەقیر و هەژارەکان بوون دەڵێ گوتی بڕۆ ئەوانم لۆ بانکە و بڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بانکتان دەکا بزانن لەو کاتەی ئەبوو هوڕەیرە یەکجار برسی بووە لە برسان بەردی لەسەر سکی خۆی بەستیە دەیویست بە دوای ئیمامی ئەبوو بەکر و ئیمامی عومەر بکەوێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو جامە شیرەی تەنها لە ماڵێدا هەیە و ئەبوو هوڕەیرە دیتیتی ئەوجا دەڵێ بڕۆ بانگی ئەو حەفتا هەشتا سحابیەم لۆ بکە ئەبوو هوڕەیرە بزانن چی بەدڵدادێ ئەبوو هوڕەیرە لەو کاتێەوە چونکە ئینسانە مرۆڤە هەموو ئینسان و مرۆڤێک جاروەیە ظن و گومانی خراپی لۆ دروست دەبێ لەبەرەوەی دەڵێ قالەوە ئەهل الصفة أضياف الإسلام هەر ئەبوو هوڕەیرە دەفەرمێ ئەهل الصفة چێ بوون ئەوانە میوان بوون میوانی ئیسلام واتە هیچیان نەبوو مسلمانان هەر کەس دەیان بردنەوە ماری خۆیان و یان جەمێکیان بدابانێ لا يأوون على أهل ولا مال هیچ ئەهل و ماڵ و خزم و کەس و کەسێکیان نەبوو جا لە پاشان دەفەرمێ ولا على أحد إذ أتته صدقة بعث بها إليهم ولم يتناول منها شيئا إلا أجر بس صدقة و چاکەیەکە شتێکی پێبدابان و دەڵێ ئەوجار وإذا أتته هدية أرسل إليهم وأصاب منها وأشركهم فيها پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام هەر شتێکی بە دیاری لۆ هات بە ئەوها لە دوو ئەهلی سوفە و فەقیرەکانی دەنارد و دەیکردنە هاو بەش لەگەڵ خۆی و پێی دەبەخشین ئەوجا دەفەرمێ فەساءنی ذالک ئەوەیە گومانە خراپەکە ئەبوو هوڕەیرە چونکە ئینسانە مرۆڤە دەفەرمێ من خەیاڵێکی خراپم لۆ هات بەو خەیاڵەیدا گوتم باشە ئەمن ئەوەندەم برسیە یا رسول الله عەلەیهی السەڵات وەسەلام ئەتوش پێکەنی و گرژیەوە زانیت ئەمن ئەوەندەم برسیە ئەو جامە شیرەکەمە دەبا بدابا من فڕێکم لێدا با بە دڵی خۆم هێز و توانا و شنگێکم پێ پەیدا کرد بە ئەو جا منت نارد با دوو ئەهلی سوفەی دەڵێ بەڵام وەی نەکرد پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام چونکە پێغەمبەر چاکتر دەزانی لە ئەبوو هوڕەیرەی دەفەرمێ
فقلت وما هذا اللبن في أهل الصفة أو جامل كوكا الشيرة دبي بشي تشيبكا حفتا هشتا نفر چه لی دخواتوا و چه بيبش دبيتنو كله من دمينيتوا قال كنت أحق أنا أن أصيب من هذا اللبن شربة أتقوى بها قال من خوم بي حق تربو تنبريا من فريقم لي دابا بيشي هرهميان أوجب سبامدو أهل الصفي بي بهيز بوبام فكنت أنا أعطيهم أوجر لباشام بمدابان بلام أمري بيغمبري خواي ناشتيني أو أنا صحابي بون أبو هريرة أو أندش برسيبو بردي لسرسكي خوي بستبو هر أو جامل كوكا شيرش بو مادام بيغمبر أمري بيكرد عليه الصلاة والسلام بو برسياتي دچيتنو أمري بيغمبري خواي ناشتيني دچي بانجي أهلي الصفي دكا كبانجي عندكا شكا فرمي من نمتاني كوانشم أمري بيغمبري بشتينم عليه الصلاة والسلام أو جهر كتشو دفرمي همیان هاتنو إذن مولتیان ورگرت لپیغمبری خواه علیه الصلاة والسلام و یک لدوا یک هاتنا مالی پیغمبری و هاتنا جوره طلع پیغمبریش فرمی علیه الصلاة والسلام یا أبا هر قلت لبيك يا رسول الله فرمي أي باوكي هر طلع منيش قوتم فداد بم لخزمت الدام پیغمبری خواه عليه الصلاة والسلام قال خذ فأعطيهم فرمي أو جامل كشيري بقرا يك بيان دي بالي بخونوا دل فأخذت القدح منيش قرتم جامل كشيركو داموان فجعلت أعطيه الرجل دم داهر يك لو بياوانا بسم الله دكردو دي خوار دوا حتى لتيري دي خوار دوا دوي لي برد داو دي قد لي تيربو أو جامل كشيري داومن ثم يرد علي القدح فأعطيه الرجل دليل باشان ديدام ودم داو بياو كيدو وملا أهلي صفي أو جلتيري ليد خوار دوا دام إسيمو تشوارمو حتى ويلهات حتى انتهيت إلى النبي صلى الله عليه وسلم كزنما هرهمو لتيري أهلي صفي حفتا هشتا كس ليك جامل كشيري خوارديانا وشيرك لي كم نبوه أو بركتي بيغمبري بو عليه الصلاة والسلام حديثك صحيحة أو معجزي بيغمبري عليه الصلاة والسلام تلي جامل كشيرة كم ورقرتوا وكو خوي ما بوا بس بيغمبر ما بو بي بدم عليه الصلاة والسلام تلي أوجار لباشام بيغمبر فرمي عليه الصلاة والسلام وقد روي القوم كلهم فرموي أبو هريرة حميان لتيريان خوار دوا أي بيغمبري خواه عليه الصلاة والسلام دلي بيغمبريش فأخذ القدح فوضعه على يده فنظر إلي فتبسم دلي لي ورقرتم جامل كشيركو بيغمبر عليه الصلاة والسلام لسردستي خوي داناو تەمەشایەکی منی کردو دیسان پێم گرژیەوە و پێکەنی زەردەخەنەیەکی هاتێ بەڕووی منەوە ئەبوو هورەیرە دەفەرمێ فقال أبا هر قلت لبيك يا رسول الله فرمي أي باوكي هر دەڵێ فداد بم لخزمت الدام پێغەمبەری خوای عليه الصلاة والسلام قال بقيت أنا وأنت فرمي تنها منو تو ماینەوە لێی بخۆینەوە أي باوكي هر دەڵێ قلت صدقت يا رسول الله دەڵێ منیش گوتم ڕاست دەڵێ أي پێغەمبەری خوای عليه الصلاة والسلام قال اقعد فاشرب فرمووی دابنیشە بەدانیشتنەوە بسم الله بکە و بیخۆوە دەڵێ منیش دانیشتم لێم وەرگرت فقعدت فشربت فقال اشرب دەڵێ لە پاشان فەرمووی دیسان هەر بخۆوە دەڵێ فشربت فما زال يقول اشرب لە بەردەوام پێغەمبەر فەرموویە من عليه الصلاة والسلام ئەبوو هورەیرە دەفەرمێ جار لە دوای جار لە دەوی خۆم دەکردەوە دەیفەرموو دیسان بیخۆوە حتى قلت والذي بعثك بالحق ما أجد له مسلكا فرمووی سوێند بەو زاتەی کە تۆی بە حەق ڕەوان کردیە ئەی پێغەمبەر عليه الصلاة والسلام تا ئێرەم هات هیچ جێ نەما تێی بکەم لە تێری شیرەکەم خواردەوە تەواو تێر بووم ما أجد له مسلكا قال فأرني فأعطيته القدح فحمد الله وسمى وشرب الفضل دەڵێ ئەوجار لێی وەرگرتم پێغەمبەر عليه الصلاة والسلام لە پاشان بەدانیشتنەوە بەخۆشی سوپاس و ستایشی خوای کرد بسم الله کردو ئەوجار ئەو بەرماوەی ئەو هەموو سەحابیانە پێغەمبەر عليه الصلاة والسلام لە دوای ئەبوو هورەیرەی دەوی پێوە ناو
خواردیەوە. ئەو حەدیثیان بەڕێزان و خۆشەویستان لە صحیح بخاری بە تەواوەتی لە پەرتووکی ڕقائق داهاتووە كيف كان عيشه صلى الله عليه وسلم بەژمارە 6452 و ئیمامی ترمذیش لە سونەنەکەی